سڵاوتان لێبێت. دووەم شاندی باڵای ئەمریکا لەگەڵ پارتی و یەکێتی و بەرپرسانی هەرێم هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی نێوان ئەو دوو حیزبە دەدات، بەڵام هێشتا ڕوون نییە جموجۆڵی ئەم شاندە و ئەنجامەکەی وەک هەوڵی ئەو شاندەی دیکەی ئەمریکا دەبێت کە مەکگۆرگ لە سەرەتای ئەم ساڵدا سەرۆکایەتی دەکرد. یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا شەوی ڕابردوو لە هەولێر مایەوە. ئەمڕۆژ لەگەڵ قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستاندا کۆبووەوە. با گوێرەی ڕاگەیەنراوی نووسینگەی جێگیری سەرۆکوەزیران لە کۆبوونەوەکەدا قوبا تاڵەبانی گوتوێتی کێشە ناوخۆیەکان مەترسی بۆ سەر پێگەی هەرێم دروست کردووە. قوبا تاڵەبانی ئامادەی خۆی بۆ هەموو دەستپێشخەریەک ڕاگەیاندووە و گوتوێتی پێشوازی لە هەر جۆرە دەستپێشخەریەک دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئامادەین لە پێناو چارەسەرکردنی هەموو ئەو خاڵانەی مایەی ناکۆکین لیژنەی هاوبەش پێک بهێنین. قوبا تاڵەبانی دەڵێت دوای ساڵانێکی زۆر لە ناسەقامگیری ئەمنی و سیاسی و ئابووری و ململانی و ناکۆکی سیاسی و حزبی ناپێویست، عێراق و هەرێمی کوردستان پێویستیان با قۆناغێکی درێژی سەقامگیری و ئارامی هەیە. جێگیری سەرۆکوەزیران دەژڵێت لەوە زیاتر عێراق و کوردستان بەرگەی ململانی ناپێویستی حزبی ناگرێت. ئەم پێشوازیەی قوبا تاڵەبانی بۆ ئەم دەستپێشخەریە لە کاتێکدایە کە ناوەڕاستی مانگی ڕابردوو شاندێکی ئەنجومەنی وەزیران سەردانی قوبا تاڵەبانیان کرد و داوایان لێکرد بایکۆت بشکێنێ و بگەڕێتەوە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. ئێستاش کە 2 هەفتە زیاتر بەسەر ئەو کۆبوونەوەیدا تێپەڕ بووە، هیچ ئاسۆیەک نییە بۆ ئەوەی قوبا تاڵەبانی کۆتای بە بایکۆتە 6 مانگەکەی بهێنێت، بەڵکو ئاماژەکان بۆ ئەوان بایکۆتەکە تەمەنی دەبێتە 7 مانگ. قوبا تاڵەبانی باشان ئەمریکیەکەی گوتووە پێویستە ئێمە بە خۆماندا بچینەوە بۆ ئەوەی ناو ناوبانگی هەرێم لەسەر ئاستی نێودەوڵەتیدا بەوەی پێشێلکردنی ئازادیەکانەوە لەکەدار نەبێت. شاندە ئەمریکیەکە پێشەوەی قوبا تاڵەبانی ببینن بەرپرسانی باڵای پارتی و حکوومەتیان بینیوە. باربارا لیف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوڕاست 2 ڕۆژە لە هەولێرە و ئەنجامدانی هەڵبژاردن و کێشە ناوخۆیەکانی هەرێم تەوەری سەرەکی کۆبوونەوەکانیان بووە. یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا کە هەریەکە لا باڵیۆزی ئەمریکا لە عێراق کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان یاوەرین دوێنێ لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبووەوە. باگوێری ڕاگەیەنراوی سەرۆکایەتی هەرێم هەردوو لا هاوڕا بوون لەسەر گرنگی یەکڕێزی لایەنە کوردستانیەکان و چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان. دواتر شاندە باڵاکەی ئەمریکا لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆبووەوە. مەسرور بارزانی ڕایگەیان پێویستە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەم ساڵ لە کاتی دیاریکراوی خۆیدا بکرێت. هەروەها باسی چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە و ڕێکەوتنی شنگال کرا. یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیشی کرد. بە گوێرەی ڕاگەیەنراوی بارەگای بارزانی لە کۆبوونەوەکەدا پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی گفتوگوی لەبارەوە کرا و جەخت لا جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان کرایەوە. خواتان لەگەڵ.